ئەم کاتتان باش لەگەڵ هەموو پرۆسەیەکی هەڵبژاردندا قسە و باسێکی زۆر دەربارەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ئەدای ئەو کۆمیسیۆنە و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکانی هەڵبژاردن دێتە ئاراوە. ئایا لە بنەڕەتدا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان سەربەخۆیە؟ کۆمیسیۆن چۆن ئیدارەی هەڵبژاردنەکان دەکات چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراقدا؟ هەموو کێشە و گرفتانی لە بەردەمی کۆمیسیۆندان چین؟ ئەو کێشانەی کە دروست بوون و خیانە سیاسیەکان یان لیستەکانی بەشدار لە هەڵبژاردنەکاندا لە کۆمیسیۆنی دەگرن چییە و بۆچی ئەم کێشە و گرفتانە دروست دەبن؟ ئەڵقەیەم جاری دیداری هەفتە میوانداری بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە بەرپرسی پەیوەندیەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کردووە تا لە نزیکەوە لە کێشە و گرفتەکانی کۆمیسیۆن ئاگادار بین و بزانین ئایا کۆمیسیۆن سەربەخۆیە یان نا. کاک عەبدوڕەحمان بەخێر بیت. با لە پرۆسەی هەڵبژاردنەوە دەست پێ بکەین. پرۆسەی هەڵبژاردن چییە؟ ئەگەر بڵین پرۆسی هەڵبژاردن چیە بڵین هەڵبژاردن چییە؟ تەبان فەرقی هەیە. پرۆسی هەڵبژاردن کۆمەڵێک کارڕایی و کۆمەڵێ ئیجراعاتی با بڵین قانونی و لۆجستی و کۆمەڵ ئیجراعاتی ترە کە ئەکرێ ئەویان لە پێناوی ئەوەی کە خەڵکەکە هەستێ بەدانانی نوێنەرانی خۆی یا حاکمەکان ئەوانی کە حکمی وڵاتەکەکەن لە هەر وڵاتێکە. بەڵام ئەگەر بپرسین بڵین هەڵبژاردن چییە؟ هەڵبژاردن ئەوەیە کە تاکە ئامرازە بۆ وەرگرتنی دەسەڵات لە دیموکراسیەتی نوێنەرایەتیە، تاکە ئامرازە بۆ ئەوە طبعاً تاکە ئامرازە بۆ وەرگرتن و ئاڵوێرکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە، نەک تەنها وەرگرتنی دەسەڵات. لێرە ئەگەر ئێمە تەماشایەکی ئەم پێناسەیە بکەین، مجموعی عناسری تایە. یەکێک لەوانە تاکە ئامراز بۆ وەرگرتنی دەسەڵات هەڵبژاردنە، یعنی ئەگەر هەڵبژاردن نەبێت کەواتە دیموکراسی نییە عملیەکە، کەواتە ئەو پرۆسەیەکی ترە. ئەگەر ئاڵوی گۆڕی دەسەڵات نەبێ بە شێوەیەکی ئاشتیانە ئەمەش ئەنسۆرێکی تریتایە. سێم دیموکراسیەکە نەوعی دیموکراسیەکە دیموکراسیەکی نوێنەرایەتیە، ینی پێڵێن دیموکراتیە نیابیە. چوارەم دەنگدەران واتە خەڵکی ئەو وڵاتە کە لە تەمەنیان لە 18 ساڵ بەسەرەوەیە بۆی کە ئەویان هەیە کە خەڵک دیاریکەن بۆ حاکم، ئەوانە هەڵەسن بۆ دیاریکردنی خەڵک. ئەمانە هەمووی کۆمەڵی عناسرە، کۆمەڵی ڕەگەزە لە ناو ئەو پێناسەیە. ئەگەر هەر شتێکی نوقسان بێ کەواتە ئەوە بە هەڵبژاردن ناکرێت. بۆ نمونە مەسەن ئەگەر هەڵبژاردنێک کرا و لە 4 ساڵ لە 5 ساڵ لە 6 ساڵ زیاتر بوو کەواتە ئەوە هەڵبژاردن نییە. مثلا ئێستا لە نەسێکی لە میثاقی هەندێک لە مەواسیقی دەولی باسی ئەواکەن، ئەڵێ ئەگەر کاتی ئاڵۆکۆرکردنی دەسەڵات لە 6 ساڵ تێپەڕی لەو کاتە ئەمە بە پرۆسەیەکی ڕاست ناژمێرێت. بۆ نمونە مەسەن لە ئەمریکا بە 2 ساڵ ئەنجومەن نوێنەرانە گۆڕێ، مەسەن لە عێراقا 4 ساڵ، لە بریتانیا هەروە. ئەمانە هەر یەکە جیاوازێکی هەیە، بەڵام نابێت تێپەڕێ لەو حەدەی کە دانراوە. ئەمە یەک. دوو، تەبان دیموکراسی واتە ئەگەر پێناسێکی دیموکراسی بکەین سەرەتا ئەبینین دیموکراسی واتە حکومکردنی وڵات لە پێناوی ینی حکم الشعب للشعب وإلى الشعب، واتە حکمی گەل بۆ گەل و لە گەلیشەوە. ئەمە چۆنم حکومە ئەکرێ؟ دیموکراسی دوونەوە عەدایمە. دیموکراسی کاتی خۆی دیموکراسیەکە بوو کە پێیان دیموکراسی ڕاستەوخۆ. خەڵکی یۆنان کاتی خۆی بەکاریان هێناوە، ئەوە ساڵ پێش ئێستا لە پێشی میلادوانە، پێشی تاریخەوانە. ئەو کاتە کە دانراوە، ئەوە چۆن دانراوە بۆی کە خۆیان ئەو خەڵکە هەڵساوە چۆتە گۆڕەپانێکی گەورە لە شارەکە و توێتی مەشاریعی ئێمە ئەماکەین هەموو خەڵکەکە لەبەر خەڵکەکەەوە زۆر نەبووە. ئەوە بەڕاستی دیموکراسیەت ڕاستەقینەیە. بەڵام ئێستا لەبەرەوەی خەڵک زیادی کردووە، لەبەرەوەی کە ئیمکان نییە هەموو خەڵک بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی ئێستا هەمووی ئەتوانێت دەرچێتە شارەکە لە کوردستان ئەتوان هەمووی دەرچێت و باسی ئەو مەشاریعانە بکەن، ناکرێت. شتێکی عەمەلی نییە. لەبەرەوە ئێستا بۆتە دیموکراسیەکە ناوی دیموکراسی نوێنەرایەتیە. لە دیموکراسی نوێنەرایەتیشە بەتەنها ئەبێ نوێنەر بنێرێ بۆ ئەوی حکومیەوەتە خەڵکەکە کەسێک تەخویلەکە بۆی حکمی بکات. ئەمە لەمەیە. لە عێراقەوە کۆزانین هەموو پرۆسێکی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە سەرپەرشتیەکرێت. ئەمەوێت لە تۆ بپرسم ئایا لە هەموو وڵاتێکدا کۆمیسیۆنێک هەیە بۆی سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکات؟ بڵێ تەمان بەتاکید لە ئیداراتی ئینتیخابی لە عالەمە شێوەی زۆرە. شێوەیەکێک لەوانە با بڵێن هەیە مجموعەیەک ئەحزاب هەڵەسن خۆیان ئێتلافێک کۆکەنەوە، داواکەن لە حکوومەت، خۆیان ئیشرافەکەن و ئەوە یەکێک لەوانە ئەکرێ بەو شێوەیە.
بەڵام طبعا ئەوان ئەچن مەوزوع ئیشرافەکەیەکەن مەوەزعی ئیداری و هینەکان داواکەن لە حکومت بۆ یارمەتیان بە ئەو کاتەکرێ ئەمە طبعا لە کاتێک هەموو ئەحزاب سیاسیەکان ئەمە عملیەکە تۆزە معقدە و ڕەنگە زۆر جاش نەگانە نەتیجەین شێوەیەکی تر لە ئیداراتی انتخابی ئەوەیە حکوومەتێک پێک دێنن پێش ئەوەی کە هەڵبژاردن بکەن پیانە الحکومە المحایدە ئەو حکوومەتە ئیش و کاری ئەوەیە ئیشی سیاسی ناکە ئیشی ئیداریەکە راپەڕانی ئیشەکانەکە حکوومەتێکە سەر بە هیچ حیزبەکان نییە بەڵام لە هەمان کاتە جێگای ڕازی هەموو حیزبەکانە پێک دێن لە وەختێکی ئینتقالیە لە وەختێکە پێک ئەهێنرێ و کۆتایی دێ ئەمە شێوەیەکە لە هەڵبژاردێکی کە هەیە داواکەن لە منەظەماتی دەولی لە ئومەمی متحیدە لە چاودێرانی نێودەوڵەتی لە منەظەماتی حقوقی ئینسان داوایان لێکن ئەڵێ وەرە هەڵبژاردنمان بۆ بکە بۆ نمونە مەسەن لە جەزائیر کاتی خۆی کراوە لە چەند جیهەگایەکی تر داوا کراوە و کراوە ئەو میشانە مەسەن لە کاتی خۆیان لە جنوبی ئەفریقیا مەسەن ئاینیشە داوا کراوە ئومەمی متحیدە هاتووە لەگەڵ سەرپەرشتی نێودەوڵەتی هاتوونە و انتخاباتێکیان کردووە جێگا ڕەزامەندی هەر هەمووی بووە لە کاتی خۆیان تەسەورەکەم لە پاکستان دیسان ئەنی انتخابات کراوە بۆ شکڵێ کراوە ئەمە دووەم شێوەیەتی سێم شێوەی ئەوەیە لەلایانی دەسەڵاتەوە کرێ خۆی دەسەڵات ڕسێ بۆ هەڵبژاردنە ئەمە لە وڵاتێکی سەقامگیرە لە وڵاتێکە کە سیقە هەبێ لە بینی دەسەڵاتی تەنفیزی و تەشریع و هەموو دەسەڵاتەکانە لە بینی ئەحزابەکانە ئەو سراعە محتەدیمە بە قووەت نییە لە بینان بۆی کە کێشەیەک دروست بێ ئیمجا لەوەش دوونەوە قسمێکی هەیە مەسەن جهەتی تەنفیزیەکە با بڵێن دەسەڵاتی تەنفیزیەکە حکوومەتێکە دەسەڵاتی تەنفیزی زیاتر درێ بە وزارەتی داخلیە هەیە وزارەت هەیە دەسەڵاتی قەزاییەکە ینی دادوەریەکە ئەوەش ینی مجموعەیە لە قوزات خلاصن ئەو ئیشاکەن ئەمانە هەمووی متداولە بەڵام گرنگترینشیان ئەوەی کە جێگای باوەڕی هەموو خەڵکە و معتبرترین هەڵبژاردنە ئەوە دائیمەن لەلایەنی لە مفەوەزیەک یا لایەنێکی ینی جهەتێک دروست دەکرێت مؤسسەیەک دروست دەکرێت تایبەتە بە هەڵبژاردن ئەمەش تەبعاً ئیجابیاتی زۆرە یەکێک لەو ئیجابیاتانە ئەمانە کە هەموو ساڵێک هەڵبژاردنەکەن ئەبن بە خاوەنی ئەزمون لە هەڵبژاردنە ئەمانە ینی دوایی ئەو کەسانی کە اختیارەکردن بە تاکید اختیارەکان ئەبێ لەو شێوەیە بێکە کە جێگای ڕەزامەندی هەموو لایەنەکان بێ ئەمە باشترین شێوەیە لە هەڵبژاردنەکە ئێستا کرێبەر ئەگەر لە هەموو وڵاتێکە هەڵبژاردن ماوەیەکی هەبێت بۆ نمونە لە عێراقا 4 ساڵ جارێک هەڵبژاردننی پەرلەمان نەکرێت بەڵام ئێمە بینیمان هەڵبژاردننی پێشوو نزیکی 5 ساڵی بەسەردا تێپەڕێکەوە بێ دیموکراسیەتی عێراقیش دیموکراسیەتێکی تەواو نییە دیموکراسی ئێمە کاتێککارین دیموکراسیاتی کاتێککارین پرۆسی هەڵبژاردن با ئەومان بیر نەچێ ئێمە خاوەن ئەزمونێک نین لە هەڵبژاردنە ینی دەوڵەتەکانی تر لە ئەوروپا ئوسترالیا ئەمریکا بۆ سەدان ساڵەگەڕێتەوە بەڵام بۆ سوود لە ئەزمموی ئەم وڵاتانە وەرنەگیرا و بۆ کۆمیسیۆنی باڵا ئیشی لەسەرەوە نەکردووە سوود لە ئەزمموی ئوسترالیا و ئەمریکا و ئێمە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن شتێکمانەیە پێڵین دیراسات مەیدانیە بمعنە ئەچین بۆ پرۆسی ئێستا بۆ نمونە ئێمە ئێستا شتێکمانەیە دایرەکی منە ڕەنگە بچین بۆ جنوبی ئەفریقیا بزانین جنوبی ئەفریقیا کۆمیسیۆنێکی چۆن ئەو کۆمیسیۆنی ئیشەکانە بەتەئکید هەیە بەڵام تۆ مۆزوعەکە مۆزوعێکی زۆر معقدرە کاک ڕێبوار مۆزوعی هەڵبژاردن بە تایبەتی مۆزوعێکە من پێشەوەی نەچوو بێت کۆمیسیۆنی هەڵبژاردن و مەزانی ڕەنگە سەرنوخەکان دابنی دەستگای بە هەڵبژاردن بەڵام لە حەقیقەتا پرۆسەیەکی زۆر جاڵ و زۆر معقدە و پرۆسەیەکیشە ینی هەروە بە ئاسایی نەبدوێت کۆمەڵی فاکتەر هەیە تەسیرەکە لە هەڵبژاردننی هەموو وڵاتێک تەنها ئەوە نییە تۆ کۆمیسیۆنەکە بێ کۆمیسیۆنەکە سەر بەخۆ بێ لە دەسەڵاتەکان کۆمیسیۆنەکە محاید بێ بێلایەن بێ هەر تەنها ئەمە نییە بەڵکو هیچ کاتێک پرۆسەیەکی هەڵبژاردننی ئەو تۆ نایەتەکایەوە ئەگەر کۆمەڵی فاکتەری دەرەکیشەیە ئەوانش ئامری مساعد نەبن بۆ نمونە تۆ ئەبێ مجتمعیشی مەدەنی بەهێز منەظەماتێکی مجتمعی مەدەنی بەهێز هەبێ بۆ ئەوی مراقەبەت بکات و بزانێ ئەدای تۆ چۆنە تۆ ئەبێ حزبە سیاسیەکان لەو جۆرە بن کە سراعەکانیان عەسری بێ سراعەکانیان لەو شێوە بێ کە حەزاری و مەدەنیانە بێ ئەمانە هەمووی نییە تۆ ئەبێ با بڵێن کۆمەڵشتی تر هەیە قانونی ئەحزابت هەبێ تۆ بێ قانونی منظەماتی مجتمعی مەدەنی هەبێت تۆ بێ قانونی میدیات هەبێ ئەمانە هەر هەمووی تا ئێستا لە عێراق زۆر حتا قانونی منظەماتی مجتمعی مەدەنی هەیە بەڵام قانونێکە لاوازە قانونی ئەحزاب تا ئێستا نەهاتۆتەکایەوە ئێستا درافتێک نێراوە لە مەجلیسی وزرا و بۆ مەجلیسی نوابی عێراقی بۆی قانونی ئەحزاب دەرکردن تەنزیمی حیاتی سیاسی لە هەڵوڵاتێکە پێش انتخاباتە کە تۆ تەنزیمی حیاتی سیاسەکە نەکراوە بە یاسا نەتوێتە چارچێوەی یاسایەکەوە کەواتە تۆ بە تەئکید پرۆسی هەڵبژاردن نوقسانیتیایە بۆیە پرۆسی هەڵبژاردن دائیمەن ئەو پرۆسەیە نییە ینی ئەو کەسانی کە ئەیکەن بە تەنها لای خۆیانەوە بێ بەڵکو ئێستا مەسەن با بڵێن ڕاستە ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە عێراقا مؤسسەیەکی ڕەسمیە
ئیش و کاری ئەوەیە کە هەڵبژاردنەکە بەڵام ئەگەر بێت و هەر کەسێک لەوانە جێگای سیقەی خەڵک بن باشترین ئەنسۆر بن بێلایەنترین کادر بن بەڵام پرۆسەکە ناچێتە پێشەوە ئەگەر ئەو لایەنەکانی تر لە دەروی کۆمسیۆنە کامل نەبێ متەکامل نەبێت کا بێ بەم قسانەی تۆیە ئەمەوێ پێم بڵێ هەڵبژاردنەکانی ڕابردووی عێراق شکالێتیان تیا بوو بەتاکید ئەنجام و لە ڕووی بەڕێوەچوونی پرۆسەکە بەتاکید ئێمە شتێکەیە کە پێ ئەڵێن نظامی انتخابی سیستمی هەڵبژاردن یا پەیڕەوی هەڵبژاردن لە کوردیا ئەمە ئەم پەیڕەوی هەڵبژاردنە بەڕاستی لە هەموو عالەما وایە زۆر ئاستەنگ زۆر زەحمەتە کاتێک کە بچی سیستمێکی هەڵبژاردن هەڵبژێری بۆ وڵاتێک کە پڕ بە پێستی ئەو وڵاتە بێ سیستمی هەڵبژاردنش بە خۆڕایی نابێ ینی با بڵێم سیستمێکەیە بۆ وڵاتێکە بێ وڵاتی چکە نابێ هەڵبژاردننی ئەو سیستمە ڕەچاوکردنی حیاتی سیاسی ئیجتیماعی اقتصادی هەموو جۆرەکان ئەبێ دراسی بکەی ئەو جا بگەی بە سیستمێک حتا پێکاتە مەسەن ئێستا تۆ چەند جۆر سیستمی هەڵبژاردنەیە سیستمی ڕێژەیت هەیە سیستمی ئەغلبیە ینی زۆرینەت هەیە زۆرینەش دوونەوەیت هەیە ڕێژەیش دەیانەوەت هەیە ئێستا مجموعی ئەو سیستمانی لەسەر ئاستی عالەما گەیشتۆتە 210 سیستم لەم 210 سیستمە تۆ بێ دراسەتی جێگاکەی خۆ بکەی بە هەموو شێوەیەک کە بزانی مولائیمە بۆ وڵاتەکەی تۆ لە هەموو ڕوویەکەوە ئەو کاتە سیستەمەکان دانێن بەڵام ئێمە ئایا ئەو دراسەیە کراوە نەکراوە بە تاکید دوایی کادرێت هەیە ئەو کادرەیە کە بتوانێت ئەو سیستمی باشترین سیستم بهێنێ نەخێر ئەمانە هەر هەمووی جگەل لەوەی لە عێراق تا ئێستا سراعەکان محتەدیمە تا ئێستا سراعەکان زۆر بەقووەتە کا بێ سیستمی کە لە هەڵبژاردننی عێراقا دانراوە سیستمێکی گونجاو نیە بۆ وڵاتی وەکو عێراق با من بۆ نمونە بۆت بێنمەوە ئێمە لەم هەڵبژاردننی 2010 ینی حوتی سەی 2010 ئەنجومەنی نوێرانی عێراقا زوڵمێکی زۆر کراوە لە هەرێم لە هەرێمی کوردستان زوڵمێکی زۆر کراوە لە چەند ڕوویەکەوە یەکێک لەوانە چییە قیمەتی کورسی ئەمە پێڵەن قاسمی انتخابیا کۆڵکەی هەڵبژاردن لە سلێمانیە گەیشتووەتە چلون ینی قیمەتی مەقعدێ ببوورە من ویستم ئەو بۆ بەڕێزت بکەم بە پرسیارێک بە پێم داتایە شاری سلێمانی 833,631 کەس ئەتوانێت دەنگ بدات دەنگی داوە بە فعلی دەنگی داوە 49,037 ئەوە قیمەتی مەقعدە ینی بمعنى نرخی کورسی بەڵێ لە کاتێکە حەڤ کورسی بە سلێمانی تەرخان کراوە سیستمی ئەوم بۆ ڕاست ئایا سیستمی دابینکردنی کورسی بۆ شارێک شتێکی ڕەوایە نەخێت بەتاکید ڕەوانی بەڵام من حەزەکەم شتە بتۆزێ بە تەفسیر کاک ڕێبار باسکەین بۆ ئەوەی بینەران چاڕوون بن لە مۆزوع بەندێکێ لە دەستورات وابزانم مادی 49 لە دەستوری عراقیە باسی شتێککە باسی ئەوە کە ئەڵێ هەر 100,000 کەس نوێنەرێکیان هەیە لە کۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەم 100,000 کەسە کە نوێنەرێکیان هەیە واتە عێراق دابش کراوەت ئەفوریە عێراق خەمڕێنراوە بە 32,500,000 کەس تەقسیمی سەتیکەی ئەکاتە 325 کەس لە ئەنجومەنی ئەبێ بە ئەوزۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەم 325 کەسە لەوە هاتووە کە نفوسی عراق ینی نەسەمەی عراق کە ئێستا نفوسی عراق گەشتوتە 32,500,000 کەس دابش کراتەوە 100,000 کەس هەر 100,000 کەس نوێنەرێکی بەرکەوتووە کە 325 نوێنەرە ئێستا لە ئەنجومەنی محەفزن ئێمە فێڵەکە لە چیە لێرەیە کە هەستاون ئەمانیان دابش کردوتە سەر شارەکانی کوردستان خۆی ئەفو سەر شارەکانی عراقا ئەمە بۆەوە نەهاتۆ تۆ دابشکێ سەر شارەکانی عراقا بە قەدرەوەی بۆ هاتووە کە تۆ بزانی عەدەدی مەجلیسی نوابی عراقی چەنە لەسەر ینی ژمارە کولیەکە ژمارە گەورەکە چەنە بەڵام ئەمان هەڵتەون مقدمەندایان ناوە مەسەن سلێمانی تەخمین کراوە بە 1,700,000 و ئەوە نەهزار ئەرێ ئەوە نفوسی سلێمانیە کەواتە چەند مەقعدی هەیە کەواتە حەڤە مەقعدی هەیە ئەو حەڤدە مەقعدە ئیتر ئەوە ئیتر بڕاوەتەوە تۆ ئەگەر دەنگ ئەدەی دەنگ نادی تۆ حەڤدە مەقعدتێ ئەمە یەشێکە لە خروقاتە عالەمیەکان لە ینی مەبادی بڵێن دەنگدانە چونکە ناکرێت تۆ تهدیدیکەی ئەبێ دەنگدەر تهدیدی کات باش بەڵام بالێ ڕەبۆسین کاک عەبدوڕەحمان ئەفو ئەگەر یەک تۆز مەجالم بیکە لێرە مەسەن نمونەیەکی کرد بۆ هێنمەوە وتمان سلێمانی قیمەتی مەقعد گەیشتۆتە 49,000 ئەوەنە پوینتی لەگەڵ لە ئیمارە قیمەتی مەقعد 27,000 واتە هەردوو مەقعد لە سلێمانی 27,000 پوینتی لەگەڵ لە هەردوو مەقعد لە سلێمانی وسایە بە مەقعدێک لە ئیمارە ئەمە کفرە لێ کفرەکان من بەحسێکی زۆر متەکاملم لێرە تەقدیم کردووە تەقدیمش کردووە بۆ مەجلیسی مفەوەزینی خۆمان ئەم بەحسە باسی ئەواکە باسی سەوابقی قەزایی
پێشینەی دادوەری لە کوردیا بەڵێ. ئەو سەوابقی قەزایی ئەمریکا کاتی خۆی فەرقێک هەبووە فەرقێکی زەئیل زۆر لە دوو کێشەیە یەکێ لەو فەرقانە ئەڵێ فەرقەکە چەندە 3.13 فەرقە بۆ لە بینی قیمەتی مەقعد لە بازنێکی هەڵبژاردن بۆ بازنێکی هەڵبژاردن پرۆسەکە بالکامل لەغو کراوەتەوە پرۆسەکە ینی انتخاباتەکە ینی بازنەی هەڵبژاردنەکان لەغو کراوەتەوە بە قەزا ینی بە محکەمە قەزەیەکی تر هەیە لە پێشنەکە باسی ئەوە کە ئەڵێ پێویستە قیمەتی مەقعد لە هەموو بازنەکانە حەدی ئیمکان متەساوی بێ بەڵام ئەکرێتیش متەساوی نەبێت لە جوزئیشی بچووکە بەڵام تۆ لێرە 1/2 ینی 100 هەنێ زۆرەکە ینی ئەوە کەواتە لەگەڵ مەبدەئی هەڵبژاردنە متەناقزە لەگەڵ مەبدەئی هەڵبژاردنە یەک ناگرێتەوە بەی شێوەیە ئەمە بەڕاستی من ئێستا ئەڵێم بە زۆر بەڕاشکاوانە باسی ئەوەکەم کە ئەو هەڵبژاردنە ئەگەر بەو شێوەیە لێکی دێەوە زۆمێکی زۆر لە ئێمە کراوە و ئەو هەڵبژاردنێکی شەرعیش نییە شەرعی کاتەبە لێرە بوەستین ڕۆڵی نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بوو لە کاتی دیاریکردنی ئەو کورسیانە بۆ پارێزگاکان ئەمە ئەوشە بەبیر بێنەوە کە کاتی خۆی ئەگەر تاڕق هاشمی جێگری سەر کۆماری ئەو کاتە نەبووایە کورد غەدرێکی گەورەتری لێ بەتەکید ئێمە پێش ئەو غەدرێکی تر کرا کاتی خۆی دانرابوو لە 2005 ینی نەسەمە خەڵک عەدەدی نفوس عەدەدی سوکان لە سلێمانیە لە هەموو شارەکانی عێراقا لە 2005 چەند بووە لە 105 بۆ ئیزافا کردوینە لە سلێمانی نمووی سوکان ینی خەڵک زیادکردن بوو بە سەفر ئەو ساش ئەوە تێپەڕی بەسەریانە و چوو گەیشتە تارق هاشمی و ڕەفزکرا و گەڕایەوە ئەوە پێشەوەی کە ئەو مۆزوع بێ بەڵام لە پاشەوە کە ئەویان بۆ نەکرا هەسان ئیمجا ئەمەیان دۆزیەوە کە هەموو مەقعدەکانیان تەوزیع کرد خۆی لە ئەساسە ئەگەر عێراق یەک باز نەبوایە ئەم کێشانە دروست نابوو چونکە بۆ خۆی بەڕاستی کۆڵکەی هەڵبژاردن یا قاسمی انتخابی کە ئێمە لە هەڵبژاردن ناپێن بە مصطلحی ئێمە ئەمە پێویستە لەسەر ئاستی بازنەیەک دەرینەکەی لەسەر ئاستی وڵاتێک کە پێڵێن قاسمی قومی قاسمی قومی چییە؟ قاسمی قومی هەموو ئەو دەنگانەیە کە دراوە بۆ نمونە لە انتخاباتی مەجلیسی نوابی پێشووە 11,000 پۆینتێک هەیە بیرم نییە بزەبێت 11 ملیۆن و هەندێک ئەوەنە دەنگی داوە لەسەر ئاستی عێراقا ئەگەر ئەمە تەوزیعکەیتە سەر 210 کورسیە نابێت بێن 225 چونکە ئەو 15 جیاواز هەرێکی کۆتایە و هەنێکشی لەسەر ئاستی عێراقەوانە ئێمە لەو کاتە بێت دابەشی 310 کورسی بکەین 310 کورسی بکەین زای قیمەتی مەقعد چەنە قیمەتی مەقعد 37,000 ئەوەندەیە دەباشە قیمەتی مەقعد لە ئەگەر بڵێ قیمەتی مەقعد کە معدل 37,000 کەواتە بزانە لەگەڵ سلێمانیە چەندی فەرقە بۆ 49,000 ئەوە هەمووی لەسەر حسابی تۆ ڕۆستە حسابی دەنگەکانی تۆ ڕۆشتووە هەروها بەنسبەت هەولێری شۆ فەرقی هەیە هەروها بەنسبەت دووەک شۆ فەرقە هەروها بەنسبەت کەرکووک شۆ فەرقی هەیە فەمانە هەمووی زوڵمە کەواتە ئێمە ئەگەر بە ئیستحقاقی خۆمان بێ من لێرەوە لەم منبەرەی ئەو باسیەوە کەم کە ئیستحقاقی خۆمان بۆ ئەوە 65 مەقعدمان بواە ئێمە لەسەر ئاستی عێراق ئەمە جگە لەو مەقعدانەی کە ئۆپۆزیسیۆن کاتی خۆی خەساری کردووە لە کەرکووک وانەیە لەبەرەوەی پێک نەهاتن لەگەڵ لە ناو لە هاوپەیمانی کوردستان شە ناو یەکیشە لە حدودی 75 دەنجیان هێنا هەروە ڕۆشت ئەوە ئەبووین بە 67 مەقعد ینی کەواتە ئێمە ئەبووین بە دووەم بە سێم کرد لە مەجلیس نواب زۆر تەسیری هەبوو وەڵامی و پرسیاری منە نایەوە من باسم لە ڕۆڵی نوێنەرەکانی کورد کرد لە پەرلەمانی عێراق ینی ئەم خەدرە گەوری کە ئێستا لە کورد کراوە کە ئێوە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکان ئەیزانن ئایا نوێنەرەکان نەیانەزانی بۆ ڕێگەیاندا ئەم غەدرە بەسەر کووردا بسەپێنرێت من تاکیدم لەوەی کە نەزانراوە چونکە هەر کەسێک کە چوو بۆ بە نوێنەر لەوێ معقول نییە شتێک بزانێ و بتوانێت بەسەرات تێپەڕێت چونکە یەکەم جا ینی با بڵین ڕەنگە وای دابنێ کە خۆی لاوازە بێ ئەو کاتە من تاکیدم نەیانزانیوە بۆ مۆزوع هەچەند ئێمە ڕەنگە لە زۆر شتا خەبەریشمان داوە پیاوەتومانە ئەمە بۆ دابش بکرێتەوەوانە بەڵام دیتر نەکرا ئەوە نەکراوە نازانم مەفروضەوە لە خۆیان پرس بەڵام ئەگەر لەلایەن ئێوە ئاگادار کرابنەوەوانێ و ئەم هەڵەیەش هەر تێپەڕی بێ ئەمە مانای چیە کاک ڕێبوار ئەمە دوولایانی لایەنێکیان ئەوەیە لە دەرەنجامی هەڵبژاردنەکانە بۆ دەرەکەوێت کە ئەوانە زوڵمەکانەکوێ بەڵام لە پێ لەگەڵ ئەوشە مەسەن بۆ نمونە بۆ لە سلێمانیا 133,000 کەس دەنگی داوە ئەمە کۆمەڵی فاکتەر و ئەوامل هەیە بۆ نمونە مەسەن وەزعی ئەمنی لە کوردستانە باشە بۆ نمونە خەرکی ئێرە وشیارترە لاین بۆ نمونە قیمەتی دەنگدان نەزانرێ لێرە بۆ نمونە ئەمانە هەمووی ینی یا کورد زوڵمێکی ئۆتۆلێکراوە مندەفع بۆ مۆزوعی ئەوەی هەڵبژاردننی نوێنەرەکانی لە عێراق یا ئەزانێ سراعەکانی ئێستا لەوەیە کە
کە تۆ شەڕی ئێستا نوێنەرت هەیە شەڕی عەدەدت هەیە ئەمانە هەمووی وشیارترە شتەکان باشتر ئەزانێ بۆیە عەدەدی ژمارەی دەنگدەر لە سلێمانیە زۆرترە ئەگەر تۆ مقارنەیشی بکەیت لە سلێمانیە یا لە هەولێرە لە دووهۆکە لە کوردستانە بە شکلێکی عام زۆرترە لە جێگاکانی تر ئەوە وای لێ کردووە کە تۆ زۆم ئەوش لە پاشان دەرەچێت بەڵام لەگەڵ ئەوەیشا دابشکردنی کورسەکان خۆی ئەترازەکە لێرەیە دابشکردنی کورسەکان مقدمەن تۆ لە سلێمانیا خەک دەنجی باە دەنجی نەدا تۆ حەفدە کورسی تێ خەک بۆ چوو بۆ دەنگدان ئەمە پرسیارە خەک بۆ چوو بۆ دەنگدان بەڵام تۆ کاتێک کە ئەچی بۆ دەنگدان ئەبێ ئەو دەنگدانش ئامرێکی مشجع بێ بۆی خەک زیاتر بچێ بۆ دەنگدان کەواتە جارێکی کە خەک بزانێ من حەفدە کورسی مەیە کەس بۆەوە ئێمە باسمان لە مەسەلەی لایەنی ئەمنی کرد کاک عەبدوڕەحمان بە پێی ئەم داتایە لە پارێزگای نینەوە کە یەکێکە لەو پارێزگایانەی خراپترین بارودۆخی ئەمنی هەیە لە عێراقا 1,538,050 کەس دەنگی داوە یعنی زۆر لە سلێمانی زیاتر بەس نفوسیان زیاترە بەڵام بەڕێژەی دەنگدان بەڕێژەی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە نینەوە بەڕێژەیەکی زۆر لە سلێمانی و نزیکە لەبەرەوەی کە سلێمانیش نفوزێکی زۆری لە کاتێکە ئەمە کە نینەوە ژمارێکی زۆر کورسی بۆ زیاترا و سلێمانی تەنها 2 کورسی بۆ زیاترا لە هەموو ڕۆکانەوە من ئەمە گومانێک لە ئەنجامی ئەم دەنگدانانیە بەتاکید لە هەموو ڕۆکانەوە ئێمە ینی ڕەنگە ئەو مەسەلانە شتی تیابێ بەڕاستی بۆیە ئەڵێم نیزامە مەوزوعەکەش لەسەر شێوەی نیزامە ئەوانیش با ئاخر شتێکی کەش بڵێن ینی ئەمە باسی ئەوە بکەین کە ئەو پێکهاتانەی عێراق لە کاتی خۆیان سونە مقاتعی انتخاباتی کرد بەڵام لەم انتخاباتی ئەخیرە بۆ کەسە نەک مقاتعی کرد بەڵکو زۆر مندەفع بوو تۆ بزانە مەسەن بۆ نمونە لە حەویجەی کەرکووکە عەدەدی دەنگدەران گەیشتە ینی با بڵێن ئیقبال لە دەنگدانە ڕۆشتن بەرەو پرۆسی هەڵبژاردن گەیشتنەوە تو ئەوەنە خۆ ڕەنگە هەنێکشی شتی تر بێ لە بەرەوەی مراقبەکە زعیف بووە شتێکی لەو بابەتە عەلا کولی حال ئەمە ینی ئەوانیش مندەفع بوون بۆ مۆزوعەکە زیاتر چونکە لە پرۆسی پێشوا زەریان کرد کەواتە ئەو زەرە بوو بە ئەزمونێک بۆی زیاتر مندەفع ئەگە بینە سەر هەیکەلی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکە هەیکەلی ئێستای کۆمیسیۆن چۆنە و ڕێژەی کورد پێگەی کورد لە ناو کۆمیسیۆنەیە چۆنە لە هەموو وڵاتێکە سێ دەسەڵات هەیە دەسەڵاتێکی تەشریعی ینی پەرلەمان دەسەڵاتێکی تەنفیزی و دەسەڵاتێکی قەزایی لە خارجی ئەم سێ دەسەڵاتەیە شتێتر نییە مؤسسەیەتر نییە ئیلا بیستیسناکەش چیکە دەستوری کات مادی 102 دەستور ئەمری کردووە سێ مؤسسەدا بمەزرێ 102 دەستور مؤسسەیەکیان بۆ هەڵبژاردن مؤسسەیەکیان بۆ نەزاهە مؤسسەیەکی کەش مؤسسەی حقوقی ئینسانیش ئەم سێ مؤسسەیەدا بمەزرێ بۆچی ئەم سێ مؤسسەیەدا بمەزرێ بەسەر بەخۆیی لە هەر سێ دەسەڵاتەکە بۆیە جا باسی جنابت لە سەرەتایە باسی ئەوەت کرد کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن سەربەخۆیە ئەم کەلیمەیە زۆر جا بۆ لای ئێمە بەکاری دێنن بۆی سەربەخۆیە یعنی برێن سەر بە حیزبەکان نییە بەڵام لە حقیقەتە ئەمەوان نییە سەربەخۆیە لە هەر سێ دەسەڵاتەکە یعنی حکمتێک هەیە کە مؤسسات هەیە پێویستی بەوە هەیە کە سەربەخۆ بێ پێویستی بەوەیە کە سەربەخۆ بێ لە دەسەڵاتەکانی تر تۆ ئێستا بینی ئەمە وزاراتەمان باتە ینی وزارات وڵاتێکە باتە ڕێوە بە هەر کەسە لە بوارێکە وزارێکی تایبەتە بە عەدلیەوە وزارێکی تایبەتە بە بەلەدیات و وزارێکی تایبەتە بە نەوتە وزارە تایبەتە بە کارەباوە بەڵام ئەمە سەر بە مەجلیسی سوڵتەی تەنفیزیە میشاکە بەڵام ئەم مؤسساتانە کە پێویستیان بەوە هەیە کە سەر بە هیچ کوێ نەبن هەیکەلێکی تایبەتی خۆی هەیە و بە پێی هینێکە چێتە پێشەوە نظامێکی تایبەتی خۆیە چێت خۆشی زیاتیەتی هەیە لە هەموو شتەکانە بۆ نمونە ئێستا باسی هەیکەلی کۆمیسیۆنەکەین کۆمیسیۆن بریتیە لە سێ دەسەڵات وەکو دەوڵەت وایە سێ دەسەڵاتێکی تایبەتە بە دانانی نظامەوە ئەوە پیان لە ئەنجومەنی کۆمیساران یا مەجلیسی مفەوەزین دەسەڵاتێکی تر کە ئیداری انتخابیە تایبەتە بە تەنفیزکردنی ئەو نظامەی کە لە مەجلیسەکەەوە دەرەچی دەسەڵاتێکی کەشی هەیە کە ئەوش دەسەڵاتی قەزاییە بەڵام ئەوە پێک دێ بە شێوەیەکی موقت لە کاتی هەڵبژاردنەوە دوای حەلەبێ لە دەرەوەی کۆمیسیۆن ئەمە لە سێ قازی پێک دێ ئەو سێ قازیە کوێ دێن لە محکەمەی تەمیزی عراقیەوە دێن کە باڵاترین دەسەڵاتی قەزایە ئەوان دێن بۆ یعنی با بڵێن زەماناتی قەزاییشی تایە قرارێک ئەگەر مەجلیسی مفەوەزین بیدا حزبێکی سیاسی بەدڵی نەبێ ناخبێک بەدڵی نەبێ کەسێک بەدڵی نەبێ بۆی هەیە تەعن لە قراری مەجلیس با لە چۆ لەوەیە
بۆیە ئەم هەیکەلیە بەگاڵتە دانراوە ئەم هەیکەلیە دانراوە بۆ ئەوەی تۆ سربەخۆبی لە هەموو شتەکان بۆیە هەیکەلی کۆمسیۆن ئێستا ئەنجومەنی کۆمیساران وەزارە مەجلیسی مفۆزینە ئیدارەی انتخابی کە جیهەتی تەنفیزیە ئیدارەی انتخابیش بریتیە لە 5 مدیریە عام لەناو نووسینگەی نیشتیمانی لە بەغا مەکتەبی وەتانی بەغا و بریتیە لە 20 نووسینگە لەسەر ئاستی عراق لە هەر پارێزگایەکە ئەمانە جیهەتی تەنفیزیەکەین وەکو وتم جیهەتی قەزایشی هەیە ئیتر ئەم جیاکردنەوەی دەسەڵاتە لە یەکتری و ئەمانە هەر هەمووی حکمەتی خۆی هەیە بەس ئەجەبەوە ئەکرێ ناکرێت تەمان ئێمە ئەزمونمان نییە وا ناکرێ کۆمەڵی انتقادات هەیە من ئێستا بەحسێکی ترم تەقدیم کردووە وەرەقێکی ئیسلاح بۆ چاکردنەوەی کۆمسیۆن ینی بۆی کۆمسیۆن بەپێی ئەو حکمەتەی کە بۆی دانراوە لەسەری بڕات واتە لە بینی دەسەڵاتی ئەنجومەنی کۆمیسارانە لەگەڵ ئیداری انتخابیە نەوعێک فەصل هەبێ لە سوڵتاتە نابێ متداخل بێ بەس ئێستا تەداخلێک هەیە ینی بابرین ئەوانە هەیە هەتا لەگەڵ ئەو ئەنجومەنی کە پێک دێ لە قەزاوە ئەوانە هەر هەمووی پێویستی بەوە هەیە کە زیاتریە زۆر باشە کاک عەبدوڕەحمان بەپی داتایەکە لەبەر دەسمایە لە هەڵبژاردننی حوتی سێ دوایمین هەڵبژاردن کە لە عێراق ئەنجام درا سەرەتا ڕژی دەنگدەری تایبەت لە مەجای عسکەریە ئەوانەی کە دەنگدەری تایبەتن لە باری عسکەریە 6566 کەس بووە ئەو من پارێزگای سلێمانیم بە نمونە وەرگرتەوە بەڵام یەک ڕۆژ پێش هەڵبژاردن 10,080 کەس بۆ ئەم ڕێژەیە زیای کردەوە ئەمەوێ بپرسم ئەم زیاکردنە لە ئەنجامی چیەوەیە بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بە دوایان ناوبڕە ناوبڕێکی کورتووە گەڕێنەوە لاتە